بسم الله الحمد لله والصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين أما بعد بران فشكاني برزم السلام عليكم ورحمة الله وبركاته داواکارم لە خوای گەورە یارمەتیماندا بۆی بەش داوام بین لەگەڵتان بۆ بەشێکی تر لە قسەکردن لە دەربارەی کۆتا کتابی ستیڤن هۆکینگ وەکەوەی کە لای جەنابتان ڕوونە ئێمە چەند ئاڵقەیەک ئەمە چوارەم ئاڵقەیە بەردەوامی لەم کتابەدا و لە هەر بەشێکی ئەم کتابەدا قسەمان لەسەر چەند باس و خواسێک کردووە کە لە ناوەڕاکی کتابەکەدا هەیە و ڕوونیشە لای جەنابتان کە تا ئێستا لە پرسیاری یەکەم داینە بەڵام لە درێژەم پرسیارەدا چەندین مەوزوع و بابەتی جیاواز دەبێتەوە دەکرێتەوە لە ناو بابەتەکەدا و لەگەڵ هەر بابەتێکیش کە دەکرێتەوە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ هەر بابەتێک کە دەکرێتەوە بتوانین بابەتێک هەڵبژێرین یان کۆمەڵێک مەوزوع هەڵبژێرین کە ستیڤن هۆکینگ قسەیان لەسەر دەکات و دەدوێ لەسەری حەقەتەن ستیڤن هۆکینگ خۆی کاتێک قسە لەسەر هەر بابەتێک دەکات نەمدیوە لە هیچ نووسینێکی ئەودا ڕاستەوخۆ قسە لەسەر خودی بابەتەکە بکات بەڵکو چەندین مەوزوعی تر چەندین بابەتی تر دەیبەستێتەوە بەو بابەتە و لە هەر یعنی وەکو دارێک کە چەندین لقوپۆپی هەیە هەر لقوپۆپێکی کە ستیڤن هۆکینگ دەیهێنە بە بابەتەکە بە شێوەیەک لە شێوەکان بە ناوەڕۆکی بابەتەکەەوە دەیبەستێتەوە باشە یعنی یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ پێی دەکەین کە ستیڤن هۆکینگ لە کتابەکەیدا دەڵێت وام پێ باشترە کە وا بیر بکەمەوە کە هەموو شتێک دەکرێت ڕوون بکرێتەوە بەهۆی یاساکانی سروشتەوە ئەم قسەیە لە شوێنێکدا دەکات لە بەشێکدا دەکات کە قسە لەسەر هەبوون و نەبوونی یعنی هەبوو هەیەتی و نەیەتی خوای گەورە دەکات باشە ئەو قسەیە چ پەیوەندێکی بەوەیە هەیە کە ئێمە بڵین خوا هەیە یان نییە ینی چ پەیوەندێکی بەوە هەیە حقەتەن ظاهرەن ئەگە سەیری مەوزوعەکە بکە هیچ پەیوەندێکی پێوە نییە ئەمما لە حەقیقەتدا کە لێی وردبیەوە زۆر هیچ پەیوەندی هەیە بەوەی کە یەکەم ئەگەر هەموو شتێک بەهۆی یاساکانی سروشتەوە ڕوون بکرێتەوە کەواتە چ پێویستت بەخوایەکەیە هیچ پێویستت پێی نییە وەزائیدە نەگە هەموو شتێک بەهۆی یاساکانی سروشتەوە ڕوون بکرێتەوە کەواتە شتێک نییە بە ناوی موعجیزەوە ئەمە دوو سەرەکیترین بابەتن کە لەو قسەی ستیڤن هۆکینگدا خۆی دەبینێتەوە و ئێمەش هەوڵ دەدەین ئینشاءڵڵا بەویستی خوای گەورە سوبحانەهو وەتەعالە بتوانین ئینشاءڵڵا بتوانین شتێک بکەین بتوانین ئیسفادەیەک بکەین بۆی کە ئیسفادەیەک لێک بکەینەوە بۆی کە بتوانین ئەم بابەتە بە سەلامەتی و بە پوختی بگەینە خزمەت جەنابتانەوە هەرچەندە حەقەتەن ئەم بابەتە زۆر زیاتر لە خۆ دەگرێت کە من لێرەدا قسەی لەسەر دەکەم بەڵام ئەگەر هەر یەکێک لە ئێوە بتوانێت ئەو مەوزوعانە بەباشی لە مێشکیدا ثابت بکە و جێگیر بکە من دڵنیاییتان دەدەمێ کە پێویست بە یعنی جارێکی تر هەر مەوزوعێک دەربارەی وجودی خوا دەربارەی قسەکردن لەسەر خوا هەر ملحیدێک هێنا پێش جەنابتەوە تۆ پێویستت پێی نابێت یان پێویست بە هیچ تر نابێت جگە لەو بابەتەی کە دەیخەمە خزمەت ئێوەوە و حەقەتەن برایانم یعنی بەڕاستی بەداخم مسلمانان و تەنانەت بۆ ملحیدەکانی خۆشمان بۆ ملحیدە کوردەکانیش بەداخم بەڕاستی کە زۆرێک لەو مەوزوعانە ئەوان لی بێئاگانە حەقەتەن و شارزاییان تێیدا نییە جا بەویستی خوای گەورە سوبحانەهو وەتەعالە ئەمڕۆ بەردەوام دەبین و چینە سەر و قسەی ستیڤن هۆکینگ کە دەڵێ وام پێ باشترە کە وا بیر بکەمەوە کە هەموو شتێک دەکرێت ڕوون بکرێتەوە بەهۆی یاساکانی سروشتەوە کاتێک دەڵێ وام پێ باشترە یعنی چی لە سەرەتای بەشی کتابەکەیەوە بانگەشەی ئەوەی کرد کە ئاین سەرەتا جوابی هەموو وەڵامێکی داوەتەوە بەوەی خوا کردی تەنانەت ئەمڕۆ حەقەتەن لە نێو مسلمانەکانیشدا ئەوە هەیە کاتێک منداڵێکی فیترەت پاک پرسیارێک دەکات کە پرسیارکردن لە وجودی ئینساندا هەڵدەقوڵێت پرسیار لە وجودی ئینسانەوە هەڵدەقوڵێت کاتێک و پرسیار دەکات یەکەم شت چییە دەیگرن تەق ڕوقی لەسەر بخوێن وەڵاوە جندی هەیە تەواو نییە شێتە تێگەی یان وەکەوەی کە یعنی حەقەتەن براکەم زۆر جار پرسیاری ئەوەی لە من دەکرد چێ خوای دروست کردووە خوا چۆن هەر هەبووە یعنی چۆن مەبەستێ لەوەی خوا هەر هەبووە تێگەی ئەو پرسیارێکە یان منداڵێکی ئەوە چۆن ئەو پرسیارە دەکات فیترەتەن شتێکە فیترەتە لە ئینساندایە کە ئینسان لە ناخیەوە هەڵدەقڵێکە پرسیار بکە و حەقەتەن ئەو ئینسانی پرسیار نەکات گەمژەیە پرسیار ئینسانێکی گەمژەیە و ئەو ئینسانی پرسیار نەکات جاهیل تووشی جەهل دەبێت و واللهی
ئەگە تاکە شتێک هەبێ کە ئینسان پێویست دەکات خۆی لێ بپارێزێت لێی بریتێ لە جەهل یعنی جەهل لە کوفر گەورەترە بۆ ئینسان لەبەرەوەی جەهل ڕێگەیەکە بۆچی بۆ ئینسان تووشی کوفر بێ بۆچی ئینسان تووشی کوفر دەبێت بۆی جەهل هەیە بۆچی ئینسانێک ئینسانێکی تر دەکوژێت بەڕۆی جەهلی هەیە نەزانیەتی هەیە نەزانی هەیە تێگەی بۆچی ئینسان تێگەی تووشی دەیان و هەزاران تاوانی تر دەبێت تێگەی بەهۆی چیەوە بەهۆی جەهلەوە بۆیە والله حەق وایە بڵین ئەعوذ بالله يعني قبل الشيطان أعوذ بالله من الجهل يعني پیش پناگرتن بخوای گەورە لە شەیطان حەق وایە بڵین أعوذ بالله لە جەهل پەنادەگرن بەخوا لە جەهل لەبەرەوەی ئینسان شەیطان ناتوانێت ئینسانێک هەڵخەڵەتێنێت کە جەهلی هەنەبێت بۆیە بنچینەی پرسیارکردن بنچینەی زانین و علم بریتێ لە پرسیارکردن ئینسان پرسیار بکات بۆیە وەکوتمان ستیڤن هۆکینگ کە دەڵێ وان پێ باشترە لەبەر چی دەڵێ وان پێ باشترە لەبەرەوەی حەقەتەن لە باتیەوەی بڵم هەر خوا کردی من دەڵم نا خوانێک کە بەڵکو یاساکانی سروش کردی ئەو قسەکەی ستیڤن هۆکینگە ئەو قسەیە لە خۆ دەگرێت دەڵێ وان پێ باشە کە وا بیر بکەمەوە هەموو شتێک دەکرێت ڕوون بکرێتەوە لە جیاتەوە بڵم هەموو شتێک دەکرێت ڕوون بکرێتەوە بەخوا دەڵم هەموو شتێک ڕوون دەبکرێت ڕوون بکرێتەوە بە یاساکانی سروشت و حەقەتەن قسەکەشی تەواوە شەرعەن و عەقڵەن قسەکەی ستیڤن هۆکینگ تەواوە لەو ڕۆوە لە ڕووی ناوەڕۆکەکەی واتە ئێمە لە جیاتی وەر بڵین خواکردی دەڵێن یاساکان بەهۆی یاساکانی سروش توانین بزانین چۆن ئەو شتە کرا نەک بۆچی ڕوویدا و قسەمان لە دەرسی ڕابردوو قسەمان لەسەرەوە کرد ئێمە ناتوانین وڵامی بۆچی ڕووداوەکان بدەینەوە بەڵکو وڵامی یۆدەین چۆن کرا بڵێ چۆن باران دەبارێ بەڵێ تەبعەن بە سادەی دەتوانین بڵێ خوا کردی تەواو وازی لێبێنی بەڵام ئەوە عەقلانەیە نەخێر باشە بۆچی تۆپێک بەر دەبێتەوە بۆچی لە جیاتەوەی بەرەوە ئاسمان بڕوە ناتە خوارێ جەماعەتێکەنە دەڵێن لەبەرەوە ناچێت لەبەرەوە بەردەبێتەوە لەبەرەوەی چڕی تۆپەکە زیاتر لە چڕی هەوا ئێ باشە چڕی تۆپەکە لەسەرە و لە لای ڕاست و لە لای چەپ و لە پێش و لە دواوە لە هەموو یەک کەمترە بۆچی تۆپەکە نەچوو بەسەرەوە ئیلا هاتە خوارەوە لە کاتێکدا چڕی سەرەوە لەگەڵ چڕی خوارەوە یەکسانە بۆ نەچۆ بۆ سەرەوە بۆ هاتە خوارەوە بەرەوەی هێزێکەیە کە هێزی کێشکردنە و بەهۆی تاودانی ئەو هێزەوە کە پێوانە دەکرێت و لێکدانەوە دەکرێت موشکێک ئاڕاستی شوێنێکی تر بکرێت لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر تێگەی بۆیە یعنی حەقەتەن علم قووەتە ڕاستە یعنی بێگومان یعنی بەغەیری ئەوەش ئینسان بە قووەتی خوای گەورە بە یارمەتی خوای گەورە دەکرێت سەر بکەوێت لە زۆر شتدا بەڵام ئەمما علمیش قووەتێکی گەورەی بۆ ئینسان سوڵتانە هێز و توانایە بۆ ئینسان کە یارمەتی دەدا بەرەو چ بڕوات بەرەو سەرکەوتنێکی گەورە بڕوات و ئەوەی کە خۆی باوەڕ پێێتی سەری بخات وەکو ڕۆژهەڵات دەبین ڕۆژهەڵات یعنی لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسەتکردنەوە لە هەموو ڕوویەکەوە تێگەی والله بەراوردی کە بەرامبەر ئیسلام سفرن ئەمما ئەی بۆ سەرکەوتونە بڕۆی شتێکیان پێی کە پێی دەوترێ علم من زۆر جادا دەنیشم لەگەڵ خۆم دەپرسم باشە ئایا حەقەتەن ئەوان چیان لەمە زیاترە ئێمە موسڵمان ئایا خواکەیان لە خوای ئێمە بەێسترە ئەبەدەن پەنا بەخوا ئەوان ئەسڵ خوایان نییە لەبەرەوەی ئەوانەی موشریکن ئەوانە چنە ئەوانە بخوا ناپەرستن مانای خوا ئەوە نییە خوایەکی غەیرە کامڵ بپەرستی ئەوەی غەیرە کامڵ بێ خوا نییە ئەو خوای بوونەوەرێکی تری لێبوو بێ خوا نییە ئەو خوای پێویستی بە پشودان هەبێ خوا نییە کەواتە نەخوایان لە خوای حەقەتەن نەخوایان لە خوای ئێمە بێستن نە عەقڵیەتیان کتابەکانیان هیچیان لە هیمە بێستن بۆچی بەسەر ئێمە دازاڵن یەکەم خۆمان دووەم ئەوان یەکەم ئەوەی کە خۆمان لامانداوە لە حەقەکەەوە دووەمیش ئەوان کە حەقیقەتێکی مادیان گرتوتە بەرکە بە عیلمە کە ئینسان سەردەخا باشە بۆیە تێگەشتن لە یاساکانی سروشت والله زۆر باش لەوەی تەنیا کوێرانە بڵێ خوا کردی والله خوا بەوە ڕازی نییە کە تۆ تەنیا بڵێ خوا کردی خوا ئینسانی جاهلی خۆش ناوێ و ئەو ئینسانێک کە علمی هەیە پلەپای زۆر بەرزترە لەو ئینسانێک کە کوێرانە شوێن شتەکان دەکەوێت وەکەوەی پێغەمبەری خوای گەورە ئاماژەی پێکردووە فەزڵ و گەورەی مانگ بەسەر ئەستێرەکاندا چەندە فەزڵی عالمێک بەسەر خەڵکێکی ئاساییدا ئەوەندەیە کاتێک تا مانگی چواردە لە دەرەوە بێت چه سەیری ئەستێرەکان دەکات طبعاً کەس بۆیە عەلا کولین بۆیە یعنی قسەکەی ستیڤن هۆکینگ لەو ڕوانگەوە قسەیەکی زۆر تەواو قسەیەکی زۆر پوختووە دەقیقیشە و فراوانیشە بەڵام
کۆمەڵێک کێشە لەم قسەیدا کە ئێستا چینە سەریان و قسەیان لەسەر دەکەن یعنی ظاهرن قسەکەی تەواوە ظاهرن ناوەڕۆکی قسەکەی چەند شتێک لە خۆ دەگری کەم شتانە کێشیان هەیە دەچینە ناویان و یەک بێک ڕوونیان دەکەینەوە سەرەتا دەپرسین مەبەست چییە لە سروشت یعنی ستیڤن هۆکینگ کە دەڵێ من پێم وان پێ باشتر کەم شتێک ڕوون کەمە بۆی یاساکانی سروشتەوە کەواتە ئێمە لە حەقیقەتدا دەیە بپرسین باشە مەبەست چییە لە خودی سروشت مەبەست چییە لە خودی سروشت ئەم بابەتە لە چەندین شوێنی تردا دێتەوە ڕێگامان لە داهاتوودا لەسەر لەو کتابەی ستیڤن هۆکینگدا جا خەڵکانێکەنە دەڵێن مەبەست لە سروشت بریتیە لە ئەو یاسایانەی گەردوون بەڕێوە دەبن و خەڵکانێک تر دەڵێن مەبەست لە سروشت بریتیە لە گەردوون خۆی و هەروەها دەڵێن سروشت بریتیە لە هێز ئەوەی زۆربەی خەڵکی تەنانەت یعنی بە فیزیازانەکانشەوە لە پێناسەکردن و ڕوونکردنەوە و قسەکردن لەسەر یاساکانی سروشت تێکەڵکردنێک دەکەن و بە یەکچوانێک دەکەن لە نێوان یاساکانی فیزیا و یاساکانی سروشت کە حەقەتەن کە پێشتر دیبەیتمان کردووە لەسەر کۆمەڵێک بابەت لەگەڵی گفتوگۆمان کردووە لەگەڵ کۆمەڵە مولحیدێک لەسەر بابەتی دروستبوونی گەردوون و تا دوای هیچ مولحیدێکم نەبینی لەناو کووردە و تەنانەت لە غەیری کوردیش نەمبینی یعنی بە جوانی بێ فەرقێک بکە لە نێوان یاساکانی سروشت و یاساکانی فیزیا کە ستیڤن هۆکینگ خۆی کردوێتی بەباشی بەڵام بە ناڕاستە و خۆیی و یەکێک لەو کەسانی کە زۆر بە جوانێ بابەتەی باس کردەوە باسڵتایی کە فیزیازانێکی عراقیە و پیاوێکی بەڕاستی عالمە و زاناشە باشە بەوەی کە هەیەی بەو عیلمەی کە تێدایەتی و تەنانەت بە غەیری ئەوەش ئەو کتابە مامۆستایەکی بەڕێزمان مامۆستا کارزان خوای گەورە لێ ڕازی بێ پێی ناساندەم و ئیسفادەم زۆر لێکرد بەڕاستی یەکێک لەو زانە دیکانی ئیدی دەوێت فەرقێک بکرێن نێوان یاساکانی فیزیا و یاساکانی سروشت یەکێک لەو زانانەی ئەم باس و خواسانەی باس کردووە بریتیە لە پۆل دەیڤس یعنی مەوزوعی یاساکانی سروشت و یاساکانی فیزیا یعنی پۆل دەیڤس زۆر بەبات یعنی بە غەیری وی نەمدیوە بەو باشیە باسی کە بێجگە لە باسڵتایی شەروە پۆل دەیڤس زۆر بە باشی و بابەتان بەزگار چەندە هەر حەقەتەن ڕەخنەم لە نووسینەکانی ئەویشەیە لە هەندێک بابەتدا بۆی کە پێناسە نادا بە شتەکان یعنی باسی یاساکانی سروشت بۆ دەکا باسی یاسا دەکە یاسا چییە ئەمما ستیڤن هۆکینگ ئەوەی کردووە ستیڤن هۆکینگ لە دیزاینی مەزندا ئەم بابەتەی کردووە پۆل دەیڤس لە کتابی The Mind of the God و لە کتابی God and New Physics لەو دوو کتابەدا ئەو دوو مەوزوعی باس کردووە یاساکانی سروشت و یاساکانی سروشت و کۆمەڵێک بابەتی تر دەربارەی ئەوی دەربارەی یاساکانی سروشتی باس کردووە ئەمما ئەوەی کە زۆر بە جوانی حقەتەن پێناسە دەدا بە شتەکان ئەو ستیڤن هۆکینگە ئەمما پۆل دەیڤس قەتەن حەقی بە هەندێک بابەت نەداوە ڕوونکردنەوەی لەسەر هەندێک بابەت نەداوە یعنی زۆر گەڕام لە ناوڕۆکی بابەتەکانیدا لە ناوڕۆک کتابەکانی لە قسەکانیدا تەنانەت لە شوێنێک نەمبینی بێت و بە کورتی و بە پوختی و بە جوانی باسی پێناسەیەکی یاساکانی سروشتمان بۆ بکە نەک تەنیاوە حقەتەن نەمبینی لە زۆر شوێن گەڕام نەمبین دەست پێناسەیەکم دەست نەکەوت کە بە معنای وشە پێناسەیەک بێ بۆ یاساکانی سروشت باشە جا دەڵێن لە ڕووی زمانەوانیەوە سروشت لەگەڵ فیزیا یەکشتن یعنی لە نای یۆنانی کۆنەکان فیزیا یعنی سروشت باشە ئەو لە ڕووی زمانەوانیەوە بەڵام ئەمما لە ڕووی حەقیقەتەوە دوشتی جیاوازن یەکێک لەوانە هایزنبێرگ باسی ئەو کێشەیەمان بۆ دەکا کە لە فیزیا و لە زانستی مۆدێرندا هەیە ئەویش بریتیە لەوەی تێکەڵکردنی یعنی تێکەڵکردنی پرسە زمانەوانەکان لەگەڵ پرسە زانستیەکە خۆی بۆی کە بۆ نمونەیەکی سادە دەڵێن ئەلکترۆنس ها سپینز ئەلکترۆنەکان سپینیان هەیە واتە خولانەوان هەیە بەڵام لە حەقیقەتەندا ئەسڵەن ئەلکترۆن ناخولێتەوە کەواتە بۆچی وشەی خولانەوەی داوە دراوەتە بەڵ بۆی ڕوون بێ لامان تێگەی بۆ ڕوونکردنەوە یان بۆمە دەڵێن وزەی تاریک ئەی ئەسڵەن تاریکی وزەی نییە ئەسڵ تاریکی وجودی نیە تا وزەی هەبێ بەڵام ئەو شتێکە بۆ زمانەوانیم بەکاراتۆ ئەمما لە حەقیقەتی زانستەکەدا ئەوە نییە بۆیە سەیری موسڵمانەکان کە سەیری زانە ئیسلامیەکان کە والله لەبەرەوە نەکە موسڵمانم یان هەر شتێکی تر بە سوێن بە قەسەم بەخوا یعنی نەمبینیم کتابێکی ترم نەبینی و کتابێکی فیزیایی ترم نەخوێندۆتەوە جوانتر و نازدارتر بێت لە ڕێگ لە شێوازی نووسیندا و بخوتتر بێ و ڕوونتر بێ لە کتابە ئیسلامیەکان بۆ منە یەکێک لەو کتابانێک کە بمعنای وشە مێشکی کردمەوە دەربارەی نووسین دەربارەی چۆنێتی نووسین دەربارەی چۆنێتی شەرحکردن و ڕوونکردنەوەی بابەتەکان بریتی بۆ لە چی لە کتابی ئوصول من علم الأصول شيخ عثيمين رحمه الله رحمة واسعا ئەو پیاوە کاتێک بابەتەکان باز دەکەی یعنی دێ پێناسەی شتەکە دەکات یعنی متنی بۆ شتەکە داناوە دێ مەتنەکەت بۆ شەرح دەکات پێناسەی شتەکەت بۆ دەکات لەسەر و پێناسەی ڕوونکردنەوەت بۆیدا
باشە کەمەش حقەتەن ینی لە زۆربەی نووسینەکانمدا و ڕێگەیم گرتوۆتە بەر والحەمدوللا ڕێگەیەکی سەرکەوترەوە زۆر پوختیشە وە کێشەی فیزیای مۆدێرنیش ئەو کێشەیە ئەگەڵ کێشەیە چارەسەر بکرێ وەکۆی کە هایزنبرگ لە کتابەکەی خۆیدا باسی دەکا لەو کێشەیە چارەسەر بکرێتی کێشە نامێنێ لە زۆر مەوزۆعدا حقت على كلین بۆیە فیزیا لەگەڵ سروش لە ڕووی زمانەوانیەوە یەکشتن ئەم لە حەقیقەتدا دوشتی جیاوازن کەویش چەند جیاوازێک لە خۆ دەگرن کەو جیاوازیانە هاتووم حقەتەن لە دوو خاڵدا کۆم کردوتەوە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە ئیسفادەی لێ بکەین بەویستی خی گەورە یەکەمیان یاساکانی فیزیا داهێنراوی عقلی مرۆڤن یاسا فیزیایەکان داهێنراوی عقلی مرۆڤن و ئێمە وەکو مرۆڤ لە سەریان ڕێک کەوتوینە کە دەبێ و یاسانە چۆن بن بۆ نمونە بۆ خێرایی کیلۆمەترمان هەیە باشە بۆ کات سەعاتمان هەیە یان چرکەمان هەیە یان زیت تۆ سێکەندمان هەیە یان کاتی پلاکمان هەیە ئێمە ئەو پلانە ئەو پێوەرانە بۆ خۆمان ڕێککەوتوین لە سەریان باشە هەموو هاوکێشە فیزیایەکان لە عقلی ئێمەدانە لە حەقیقەتەندا وجودیان نییە ئەمما یاسا سروشتیەکان داهێنراو نینە یاسا فیزیاکان داهێنراون ئەمما یاسا سروشتەکان داهێنراو نینە بەڵکو دۆزراونەتەوە لەلایەن مرۆڤەوە واتە حەقیقەتیان هەیە ئێمە دۆزینمانەوە دۆزینەوەکەشمان لە ڕێگەی لێکۆڵنەوە وربوونەوە و تێڕامان بووە ئەمما یاسا فیزیاکان خۆمان دامان هێناوە ئێمە دروستمان کردوونە نەک دۆزی بێتمانەوە ئەو فەرقێکە لە نێوان داهێنان و دۆزینەوە داهێنانەوەی کە لە نێوان عقل لە لای مرۆڤ داهێنراوە تاو کاتێ مرۆڤ نەبوو و یاسا وجودی نەبووە ئەمما یاسا سروشتەکانەوەی کە بەبێ مرۆڤ و دوای مرۆڤ و پێش مرۆڤش وجودی هەبوو لە بەرەوەی دۆزراوەنە نەک داهێنراوە بن وەخاڵ ئەمە خاڵی یەکەم ئەمە جیاوازی یەکەم جیاوازی دوم یاساکانی فیزیا حقیقەتێکی سربەخۆیان نییە ئەمما یاساک سروشتەکان حقیقەتێکی سربەخۆیان هەیە مەبەستیە لەوەی کە حقیقەتی سربەخۆیان هەیە یان حقیقەتی سربەخۆیان نییە کاتێک دەڵێن شتێک حقیقەتێکی سربەخۆی هێواتە ئەو شتە بەبێ بوونی مرۆڤیش وجودی هەیە بەبێ و تێگەشتەی کە ئینسان هەیەی ئەو شتە وجودی هەیە نمونەوە کوچی تاریکی تەنیا لە عقل ئینسان دابوونی هەیە ئەمما لە لای مارێک تاریکی وجودی نییە لە حقیقەتدا و نەک تەنیا تاریکی زۆرێک لە شتەکانی ترۆکو یاسا فیزیاکان یاسا بریکاریەکان تەنیا دروستکراوی عقلی مرۆڤن ئەمما ژمارەکان و یاسا سروشتیەکان حقیقەتێکی سربەخۆیان هەیە ئەگە مرۆڤ بوونی هەبێ و نەبێ ئەو یاسانە وجودیان هەیە ئەم دوو خاڵە ئەم دوو جیاوازیە کە ئێستا کردمان و خزمانە خزمەت جەنابتانەوە دەبێتە یارمەتیەک بۆمان بۆ ئەوی بتوانین پێناسەیەکی یاساکانی سروش بکەین کەوەکوتم لە سەرتادا باسم کرد حقەتەنە و پێناسەیەکی خسمە خزمەت جەنابتانەوە ئەو پێناسەیەکی ئێستا دەیخەمە خزمەت جەنابتانەوە ئەو پێناسەیە لە حقەتەندا زۆر یعنی گەڕام بە دوایدا بەڵام وەکو پێویست پێناسەیەکم دەست نەکەوت کە بتوانم تەواوی ئەو بابەتەی خۆمانی تێدا کۆبکەمەوە بۆیە ئەو پێناسەیە کێسە دەیخوێنەوە بۆتان یعنی پێناسەیەک نیە بۆم نەبڵێم لە قاموسەکان یان لا شوێنێک دەرم هێنا بێت پێناسەیەکە خۆم دامڕشتووە و ئەو پێناسەیەش کە خۆم دامڕشتەوە بۆتان ڕوون دەکەمەوە لەسەر بنچینەیەوەی کە بەڵگە و دلیلی تەواو بهێنینەوە بۆی جاگە کەسێک ڕخنەی هەبوو لە پێناسەیە توانێ ئینشاءڵڵا ڕخنەکەی بگەینەوە من خۆشحاڵیش دەبم لە پێناسەکەدا دەڵێن چی دەڵێن یاساکانی سروش بریتین لەو پاڵنەرانەی دەبنە هۆی گۆڕان و ڕووداوی فیزیایی دووباری دەکەمەوە دەڵێن یاساکانی سروش بریتین لەو پاڵنەرانەی دەبنە هۆی گۆڕان و ڕووداوی فیزیایی وتمان لە ناو پێناسا دین خودی یاساکە ڕوون دەکەینەوە خودی ئەو پێناسەیە ڕوون دەکەینەوە وتمان پاڵنەر واتە وتمان یاساکانی سروش پاڵنەرن مەبەستیە لە پاڕە سیکەن مەبەست لێی بریتە لە جیاکردنەوەی لە هێز نەمانگووت یاساکانی سروش بریتین لە هێزێک دەبنە هۆی گۆڕان و ڕووداوی فیزیایی بۆ نەمانگووت هێز لەبەرەوەی هەموو هێزێک ڕاستە حقەتەن هەموو هێزێک پاڵنەرە بەڵام و هەموو هێزێکیش مادەیە ئەمما مەرجنیە هەموو پاڵنەرێک هێز بێت و مادی بێت وەکو پاڵنانی دەرونی مەبەستیش یعنی پاڵنانی دەرونی مادی نییە شتێکی مادی نییە و مەرجی نیە هێزێکی فیزیایی بە پاڵنانی دەرونی باشە بۆچی ئەو وتمان پاڵنەر نەمان وتێز بۆچی ئەو جیاوازیمان دروست کرد تا ئەوەی حەق بە خودی پرسەکە بدەین پرسێکەیە لێرەدا بەوەی حقەتەن ڕوون نییە کە یاساکانی سروش خودی یاساکانی سروش چینە
باشە کەسێک دێت دەتوانێت بڵێ یاساکان بریتین لە مادە لەبەر ئەوەی پاڵنەری مادەنە، ینی یاساکان دەبنە پاڵنەر بۆ مادە برۆ خۆشیان مادەنە تەنیا مادە پاڵنەری مادەیە. ئێمە ژەڵین بێگومان ئەوە جێگەی خۆیەتی، یعنی ئەو قسەیە جێگەی خۆیەتی، بەڵام هیچ بەڵگەیەک لەسەر ئەوە نییە، لەسەر ئەو خودی ئەو قسەیە نییە کە بڵین یاساکان مادینە، لەبەر ئەوەی سێری ئەو قسەیە بکەن، لەبەر ئەوەی بەشێک بەراورد ناکرێ بە هەموو. یعنی چێم قسەیە ئەمە پرسێکی لۆژیکیە، خۆی ئەسڵی قسەکە ئەوەیە دەڵێن بەش لە هەموو بچووکترە، مەبەستیە لەو قسەیە کە دەڵێن بەش لە هەموو بچووکترە. حەقەتەن ئێمە دەزانین کە پەنجەکانمان بەشێکن لە لاشەمان، باشە پەنجەکانمان بەشێکن لە لاشەمان، و لە قسەکەشمان داوتمان بەش بچووکترە لە هەموو چیە هەمووی بریتە لە لاشەکەم، ئەی بەشێک لە لاشەم چیە پەنجەکانم من. ئێستا دەکرێت بڵم پەنجەم لە لاشەم گەورەترە، ئەبەدەن ڕێی تێناچێت، بۆیە هەمیشە بەش بچووکترە لە چی لە بەش بچووکترە لە چی لە هەموو. نمونێکی سادەتر بۆ منە خانوو پێکاتۆ لە چەند بەشێک کە ئەو بەشان بریتین لە هۆدایان لە ژوور، ئەو ژوورانە بەشێکن لە هەموو خانووەکە، دەکرێت بڵێن ژوورەکان گەورەترن لە هەموو خانووەکە نەخێرا بەدە لەبەرەوەی هۆدەکان یان ژوورەکان بەشێکن لە هەموو خانووەکە، بۆیە هەرگیز بەش گەورەتر نابێت لە هەموو، هەمیشە هەموو گەورەترە لە بەش. باشە لەسەر هەمان بچینە قسەیەکمان داڕشتێتەوە دەڵێن بەوەی بەش بەراورد ناکرێت بە هەموو. یعنی چی بەش بەراورد ناکرێت بە هەموو؟ ئێستا ئەگەر خانوویەکی گەورەمان هەیە پێکات پێ لە 20 ژوور، ئەم تۆ دەچێ ناو یەک ژوورەوە تەنیا یەک ژوور دەچی ناو ژوورەکە هەموو ڕەنگی سوورە، لەسەر بەراوردکردن دەتوانانی بڵێ لەبەرەوەی ئەم ژوورە ڕەنگی سوورەکەواتە هەموو خانووەکان و هەموو هۆدەکان ڕەنگیان سوورە؟ نا ئەبەدەن، بۆیە بەش بەراورد ناکرێ بە هەموو، بەش بەراورد ناکرێ بە هەموو. دەکرێت لەبەر ئەوەی بڵێ پەنجەیەکەم 20 سانتیمەکەواتە دەبێ هەموو پەنجەکانم 20 سانتیم بن، نەخێرا بدەن، پەنجەیەکت بەشێکە لە هەمووی، ناکرێ هەمووی یەکسان بێ، هەموو بەشەکان یەکسان من بە هەمووی. ئەمەش بە هەمان شێوە دەمانگەێنت بە دەرئەنجامێک بەوەی کە دەڵێن خودی ئینسان وەکوی کەستیڤنۆکی خۆی دانی پێدادنێ وەلو پۆڵ دەیڤس و هەموو فیزیازانێکدان بۆ دادنێت کە ئێمە دەستمان نەگەیشتەوە بە هەموو یاساکانی سروشت، بەڵکو دەستمان گەشتەوە بە بەشێک لە یاساکانی سروشت، کەواتە ناکرێت بەشێک بەراورد بکەین بە هەموو. بۆیە ئەو قسەیە هەڵدەوەشێتەوە کە بەڕەهایی بڵێن یاساکانی سروشت بریتین لە چی بریتین لە مادە، ئەو قسەیە هەڵدەوەشێتەوە. ئەوە یەک. هەروەها سێکەن ئەم قسەیە گوێ بگرن بباشین، بابەتێکی تر لێردا دێتە ئاراوە، ئەویش بریتێ لەوەی کە ئایا چۆن ئەستێرەکان و هەسارەکان خودی یاساکانی سروشت جێبەجێ دەکەن، چۆن ئەستێرە و هەسارەکان خودی یاساکانی سروشت جێبەجێ دەکەن. ئایا ئەستێرەکان و هەسارەکان زیرەکن؟ ئایا ئەوان یاساکان دەزانن؟ ئایا دەکرێت هەسارە و ئەستێرەیەک هەبێت لە گەردووندا کە ئەو یاسایانە نەزانێت؟ ڕێی چێمانە دەربارەی ئەوەی کە ئایا چۆن ئەستێرە و هەسارەکان پەیڕەوی یاساکانی گەردوون دەکەن تەنیا یەک وەڵام دەزانم، حەقەتەن بەغیرە وەڵامێکتر نازانم. ئەویش جۆن ویلەر هەیە کە یەکێک لە فیزیازانە هەرە بەناوبانگەکانەوە مامۆستای کۆمەڵێک فیزیازانی گەورەتر بووە و تەنانێت ریچارد فاینەمان کە مامۆستای ئەو بووە، ینی جۆن ویلەر مامۆستای ریچارد فاینەمان بۆ کێک لە فیزیا هەرە گەورەکان و بەغیری ئەویش لەگەڵ هایزنبێرگ و دان فیزیازانی تر بابەتی کردو و یەکتریان بینیەوە، بۆیە فیزیازانێکی زۆر گەورەیە حقەتەن. زین دەڵێ چی دەڵێ یعنی خودی ئەو لەسەر ئەو بۆ چوونە بووە کە هەموو بەشێکی مادە بە ئاگایی هەیە، هەموو بەشێکی مادە بە ئاگاییەکی هەیە. یعنی سبحان الله، چۆن یعنی هەموو بەشێکی مادە؟ یعنی لاپتۆپ، پارچە کامیڕەیەک، گڵۆپ، هەموو شتێک بە بەشێکی مادە، هەموو بەشێکی مادە بە ئاگایی هەیە. ئەستێرە و هەسارەکانیش بە ئاگاییەکیان هەیە، جۆرێک لە بە ئاگاییان هەیە کە پەیڕەوی یاساکانی سروش دەکەن و لێی دەرناچن. تێگە ئەوە یعنی شتێکە بەو شێوەیە قسەی لەسەر دەکەوە. تەنانەت پیاوێکی تریش هەیە کە خەڵاتی نۆبڵی وەرگرت پار
کە تەنانەت مامۆستای ستیڤن هۆکینگیشە بریتێ لە ڕۆجەر پێنڕۆس. ڕۆجەر پێنڕۆس کە مامۆستای ستیڤن هۆکینگەوە خەڵاتی نۆبڵیشی پار لە فیزیا داوەرگرت ئەویش هەمان بیر و بۆچوونی هەیە و حقەتەن ئەم بابەتە ئەم تێڕوانینەی کە هەموو بەشێک لە مادە بە ئاگایەکی بوو بۆچوونێکی بودایزمیشە لە بودایزمیشدا هەمان بۆچوون هەیە و ئەمما سبحان لە قورئاندا بە دەقیقتر باسی ئەو بابەتە کراوە الله سبحانه وتعالى يعني باسی کاتێک باسی دروستبوونی ئاسمانەکان و زەوی دەکات دفرمي ثم استوى إلى السماء وهي دخان فقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا آتينا طائعين. أما أتدى فرميتي خواهي سبحانه وتعالى دوای دروستکردنی زەوی ڕووکردا ئاسمانەکان کاتێک ئاسمان دووخان بوو دووکەڵێک بوون و بە ئاسمان و زەوی گوت بەویستی خۆتان یان بە بێویستی خۆشتان چ دەکەن دەبێ شوێن چ بکەون شوێن ئەمری ئەو بکەون شوێن سونەتی ئەو بکەون واتە شوێن ڕێگەی ئەو بکەون تە باشە پرسیارێک لێردا دروست دەبێ باشە خۆ ئاسمان و زەوی هەموو داروبەر دەخوا چۆن قسەی لەگەڵ داروبەر کرد ئێمەش یەک گوڵام دەدەینەوە لەسەر بابەتی گوڵام زیاترنە بۆی کە مادەش بە ئاگایی هەیە جۆن ویلەر کە فیزیەزانێکی گەورەی ئەم قسەیە دەکات کە ئاسمانەکان و زەوی بە ئاگانە بێت کەواتە بەشێک تەنانەت جەهەندەمیش کە یعنی قسە لەگەڵ خوای گەورە قسە لەگەڵ جەهەندەمیش دەکات جەهەندەمیش بە ئاگایی هەیە مادەیە ئەمە مادەیە بیربۆچوونی من نییە تەنیا بیربۆچوونی ڕۆجەر پێنڕۆسە کە فیزیەزانێکی گەورەی و خاوەنی خەڵاتی نۆبڵە جۆن ویلەر کە فیزیەزانێکی گەورەیە کە مادە هەموو بەشێک لە مادە بە ئاگایەکی هەیە باشە و دەربارەی لێردا ئەم ئەماتە چەند مەوزوعێک لە خۆ دەگرێت کە حەز دەکەم بیخەمە خزمەت جەنابتانەوە بتوانانی ئیسفادەی لێ بکەنەوەیەوەیە دەربارەی وشەی ئیستیوا حقەتەن لێردا ئیستیوا لە قورئاندا بە سێ جۆر هاتووە یعنی بە سێ ماناوە هاتووە باشە ئیستیوا ئەگەر هاتوو هیچ پیتێکی لەگەڵ نەبوو یعنی هیچ حرفێکی لەگەڵ نەبوو لە حرفەکانی زمانی عەرەبی ئەوە بە مانای تەواویەتی و بە خۆداگەیشتن ینی بە مانای پێرفێک بوون دێ بە مانای پێگەیشتنێکی تەواو دێت باشە وەکو خوای گەورە دەفەرمێتی وەکۆی خوای گەورە دەربارەی موسا دەفەرمێوە لەمما بەلەغە ئەشودەه وەستەوە باش کاتێک موسا پێگەیشت بە تەواوی بە خۆی داهات باشە ئەمە لێردا ئیستیوا بە مانای چی دێ ئیستیوا بە مانای پێگەشتن دێت بە مانای تەواویەتی دێ مانای کامڵبوون دێ هەروەها کاتێک حرفی علای لەگەڵ وشەی ئیستیوا داهات ئەو کاتە بە مانای بەرزبوونەوە و بڵندی دێت وەکو خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێت ثم استوى على العرش واتە خوای گەورە بڵند بۆەوە بۆ سەر عەرش چۆن بڵند بۆەوە مەبەست چێت بۆ سەر و عەرش ثم استوى على العرش بۆ سەر و عەرش ما چۆن بڵند بۆ و مەبەستێ لە چوونە سەر عەرش ئەوانە کەیفیەتیان چۆنیەتەکەیان کەس ناتوانە بیزانێت ئەگەر کەسێک دەیە بیزانە سەرتا پێم بڵە چۆن ئەلیکترۆنێک دەکرێت لە دوو شوێن بێ لە هەمان کاتدا کە مەخلووقە کاتێک تۆ نەتوانین لە مەخلووق تێبگەی چۆن باسی خالق دەکەی بۆیە ئەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى چۆن بەرز بۆتەوە بۆ سەر و عەرش نەک بۆ سەر عەرش بەڵکو بۆ سەر و عەرش چۆن بەرز بۆتەوە والله ئەعلەم و ماناشی ئەوە نێ خوای گەورە تێکەڵ بە مادە ببێت ئەبەدەن باشە چۆنی تەکەشی نەزانراوە هەروەها ئەگەر بێت و وشەی ئیلای لەگەڵ داهات لەگەڵ وشەی ئیستیوایی هات ئەو بە مانای مەبەست و ویست دێت بە مانای ئیرادە دێت مەبەست و ویست هەروەکو خوای گەورە دەفەرمێت ثم استوى إلى السماء باشە پاشان ویستی و ئامانجی دروستکردنی ئاسمانەکان بوو کاتێک دووکەڵ بوو جا لێردا وشەی وهیە دووخان دێت و لەگەڵیشی پرسیارێک دروست دەبێت ئایا مانای ئەوەیە کە زەوی پێش ئاسمان دروست بووە چونکە هەندێک لە عولەماکانی هەندێک لە مفەسیرەکان کاتێک قسە لەسەرم بابەتە دەکەن بەوە ئاماژە پێدەن کە زەوی پێش ئاسمان دروست بووە قسەکەشیان تەواوە قسەکانیان تەواوە ئەو مفەسیرانە تەواو ڕێک پێکاویانە تەواو ڕێک بەڕێکی و بەڕێک و پوختی و بە دەقیقی پێکاویانە بەوەی کە بەڵێ ئاسمان پێش زەوی دروست بووە یانە ئێستا بڵێ چۆن شتی وا ڕێی تێچێت چۆن دەکرێت ئاسمان پێش زەوی دروست ببێ ئەی کە ئاسمان پێش زەوی چۆن دەکرێت زەوی پێش ئاسمان دروست ببێ ئەگە زەوی پێش ئاسمان ئەگە زەوی پێش ئاسمان دروست بوو بێ ئەگە زەوی پێش ئاسمان دروست بێ کەواتە زەوی لەکوێ بوو زەوی لەکوێدا بووە خۆ ناکرێت زەوی لە هیچ جدا بوو بێت
بەڵکو زەوی لەناو ئاسماندا کەواتە دەبێت ئاسمان سەرەتا دروست ببێت لەسەر مەوزوعە دەڵێن چی خوای گەورە سوبحانەه وتەعالە جارە دوو شت هەیە یەکەمیان وشەی سەمائی بەکارهێنا و دووخانیش ئەم دوو بابەتە یعنی ئەم دوو بابەتە بەسە بەوەی لە ناوەڕۆکی مەوزوعەکە تێبگەین بەوەی کە یەکەم وشەی سەما وشەیەکی مفرەدە وشەی سەما وشەیەکی مفرەدە کاتێک وشەی مفرەت هات کاتێک وشەیەک بە مفرەت هات ئەو واتە بێسنووری دێت بەمانەی بێسنووری دێت ئەوەشی کە بەنسبەت ئینسانەوە بێسنوورە کاتێک سەیری ئاسمان دەکا ئەوەی کە لەسەرەوەی بریتێ لە بێسنووریە کەواتە لێردا وشەیە لێردا لەم ئاەتەدا مەبەستیە لە ئاسمانەکانی زەوی نەک ئاسمان هەموو گردون خۆی ئەگە بە سەماوات هاتپە ئەو کاتە کێشە دروست دەبوو لێرەدا ئەمما خوای گەورە سوبحانەه وتەعالە بە سەما هێنای ئەگە بە سەماوات هێنا بە ئەو کاتە بەڕەب بە معنای وشە ڕخنە لە قورئان دروست دەبوو لەبەرەوەی وشەی سەماوات جەمعە بۆ جەمعەکەشی بۆ سنووردارە مەبەستی لە سنوورداری بێسنووری سێیکەن ئەگەر من بە کەسێک بڵم حەوت تەماتەم بۆ بێنە حەوت تەماتەم بۆ بێنە ئایا سنوورێکم بۆ ئەو کەسە دانا بۆ ژمارەی تەماتەکانیانە بڵێ ئەگە وتم بڕۆ تەماتەم بۆ بێنە پێم نەگوت چەند تەماتەم بۆ بێنە هیچ سنوورێکم بۆ دانەنا بە هەمان شێواگە خوای گەورە سوبحانەه وتەعالە لێرەدا وشەی سەماواتی بەکارهێنا بە غەڵەتێکی زۆر گەورە دەبوو لە قورئاندا و دەبۆ ڕەخنەیەکی گەورەش بەوەی کە چۆن دەکرێت هەموو گردون پێش زەوی هەموو زەوی پێش هەموو گردون دروست بوو بێ ئەبەدەن بەڵام لەبەرەوەی لێردا وشەی سەما هاتووە لە ڕوانگەی ئێمەشەوە ئاسمان سەیری ئاسمان دەکەین بێ سنووری یعنی ئەوەی لەسەرمانەوە پێدەوتری ئاسمان و بێ سنوورە وەزائیدەن لێرەدا مەبەست پێی ئاسمانی بەرگەهەوای زەوی یان نەگر ئاسمان خۆی و مەبەست چیە لەوەی لە دووخان سەیکەن یعنی دەقیقترین و باشترین و جوانترین وەسفێک کە بۆ ئاسمانی بەرگەهەوای زەوی کرابێت بریتێ لە دووکەڵ لەبەرچی لەبەرەوەی بەرگەهەوای زەوی بەهۆی دووکەڵەوە دروست بووە حەقەتەن دوایەوەی کە دوانۆکسیدی کاربۆن لە ڕێگەی دوانۆکسیدی کاربۆن لە ڕێگەی بورکانەکانەوە بەرز دەبێتەوە وەچڕ دەبێتەوە ئەو جا بەرگەهەوای زەوی دروست دەبێت ئەو جار ئاسمانی زەوی دروست دەبێت کاتە زەوی هەبووە ئەو جا ئاسمانی زەوی لە ڕێگەی چڕبوونەوەی بەرگەهەواکەیەوە دروست دەبێت بۆی مەبەستی لێرەدا بە سادەی مەبەستەوەی زەوی پێش ئاسمانی زەوی دروست بووە بەڵێ زەوی پێش بەرگەهەوا دروست بووە ئەو ماناکێتی لێرەدا و هیچ گومانێکیش لە خۆ ناگرێ ئەم بابەتە هەر چۆنێک بێت ئەم بابەتە مەوزوعی زیاتر لە خۆ دەگرێەوە من کورتەی مەوزوعەکەیە کورتەی بابەتەکەیە پرسی ئەوەی جالێدا پرسێک دێتەوە ئارا دووبارە چینەوە هەنگاوێک دەگەڕێنەوە دوایە سەر پرسیەوەی یاساکانی سروشت ئایا یعنی بەتایبەتی بۆ مولحیدەکان سیرکەن ئەگە مولحیدێک حقەتەن ڕاستگۆ بێ لەگەڵ خۆی ئەم بابەتەی بەسا وە زیاتری ناوێت لەم بابەتە بۆی سیکەن ئەگەر یاساکانی سروش مادینە پرسی ئەوەی کە ئایا یاساکانی سروش مادینە یاننا سیکەن ئەوانەی کە مولحیدن ئەگەر بڵێن یاساکانی سروش مادینە هەر دەکەونە کێشەوە و ئەگەر بڵێن نامادینە هەر دەکەونە کێشەوە بەوەی ئەگەر بڵێن مادینە یاساکانی سروش بریتین لە مادە ئەوە ئەڵێن کەواتە یاساکان پێش دروستبوونی گردون بوونیان نەبووە لەبەرەوەی بەڵگە و دەلیلی تەوامانەیە کە هەموو یاساکان لەگەڵ چی هاتوون لە چیەوە هاتوون هەموو یاساکان لەگەڵ دروستبوونی گردونەوە هاتوون لەگەڵ دروستبوونی گردون هەموو مادە لەگەڵ دروستبوونی گردونەوە هاتووە کات دەبێ یاساکانی لەگەڵ دروستبوونی گردونەوە هاتوون چونکە یعنی مادە لەگەڵ لێک جیابوونەوەی گردونەوە هاتووە ئاراوە کەواتاکە یاساکانی گردون یاساکانی سروشی مادی بن کەواتە ئەوان لەگەڵ لێک جیابوونەوەی سەرەتای دروستبوونی گردون هاتوونەتە ئاراوە کەواتە لێردا پرسیارێک دەبێت چۆن دروستبوونی ڕووداوێک بەبێ یاسا هاتارەوە ینی ڕووداوێک هاتە ئاراوە بەبێ یاسا کەمە پێچەوانەی هەموو یاسا سروشتەکانە لەبەرەوەی هیچ ڕووداوێک ڕوونادە بەبێ یاسا باشە و هیچ ڕووداوێکی فیزیایی بەبێ یاسای سروشتی ڕوونادە کەواتە چۆن گردون کە ڕووداوێک هاتە ئاراوە بەبێ یاساکان لێرشدایك ڕێگەی بۆ دەبێتەوە ئەگەر بڵێ دەتوانێت بڵێ یاساکان لەگەڵ گردون بوو هاتوونەتە ئاراوە و دروستبوونی گردون معجیزە بووە تاو ئەلێرە نەجاتی دەبێت هیچ تر دەرباز نابێت هیچ ڕێگەیەکی تر نامێنێتەوە بۆ ئەمما ئەگەر بڵێ نامادین ئەوە ئەچینەوە سەر ئەوەی کەواتە چۆن لە غەیری مادە تێبگەین ئەگە یاساکانی سروش نامادینە کەواتە ئێمە چۆن لێیان تێبگەین ئەسڵ هەرگیز لێیان تێناگەین باشە
و بانگەشەکەی هۆکینگ کە دەڵێ پێم وا باشترە کە وا بیرکەمەوە هەموو شتێک بە یاساکانی سروش لێک دەدێتەوە کەواتە ئەو قسەیە بەتاڵە ئەو قسەیە بەتاڵە و زائیدەن ئەگە یاساکانی سروش نامادی بن و پێش دروستبوونی گردون بوونیان نەبێت کەواتە بۆچی گردون 4 بلیۆن ساڵ لەمەوبەر دروست بوو بۆچی زووتر دروست نەبوو ئەمەش وەڵامی نییە وەڵامیە تەنها ستیڤن خۆیدان بەوە دادنێکەمە وەڵامی نییە کە لە بەشی داهات لە پرسیاری دووەم دەچینەوە سەر و بابەت و زیاترە و کات قسەی لەسەر دەکەین وە لە پێناسەکەمانداگە بیرتان مابێت دووبارە پێناسەکەتان بۆ باسکەمە وتمان لە پێناسەکەدا وتمان یاساکانی سروش بریتین لە پاڵنەر و دەبنە هۆی گۆڕان و ڕووداوی فیزیایی جا لەسەر ئەوەی کە دەبنە گۆڕان سیکە کە دەڵێن دەبێت هۆی دروستبوونی گۆڕان فەرقی هەیە لەگەڵ دروستبوون کاتێک شتێک گۆڕانی بەسەردادێ فەرقی هەیە لەگەڵەوەی دروست ببێ باشە لەبەر ئەوە ئێمە نەمانگو یاساکانی سروش دەبنە هۆی چی دروستکردن وتمان دەبنە هۆی دوو گۆڕان نەک دروستکردن گۆڕان لەبەرەوەی هیچ شتێک نییە بە ناوی دروستکردنەوە لە ناو ڕووداو خەڵکێک هەیە دەڵێ کاتێک تۆ ئەم موبایلە لێرە دێنی بۆەوە تۆ ڕووداوێکت ڕوویداوە ڕووداویش بریتی لە دروستکردن ئەم قسێ غەڵەتە هەر کەسێک ئەم قسەی بکات قسەی غەڵەتە وە کار و کردەوەی ئینسان مطلقاً بریتینە لە خەلق لەبەرەوەی خەلق بریتێ لە چی ئەلا لەهو خەلق والئەمر ئەمر و خەلق فەرقیان هەیە و هەموو ئینسانێک طبعاً بە ئەمری خوا دەجوڵێ بەڵام هیچ ئینسانێک نییە بڵێ من جوڵەم کرد گۆڕانێکم دروست کرد ئەو گۆڕانە بریتێ لە خەڵق وەکەوەی کە کۆمەڵێک لە فرقەیەک لە فرقە ئیسلامیەکان قسە لەسەرەوە دەکەن و بانگەشەوە دەکەن کە هەموو کاتێک ئینسان شتێک دەجوڵێنە لە شوێنێک خۆ بۆ شوێنێکی تر ئەمە بریتێ لە خەڵق بۆی ئەو خەڵقە ئەو ئینسانە نەیکرد بەڵکو خوا کردی یعنی وەل پەنا بەخواگە ئینسانێک زینا بکە و زیناش دەبێ خوا پێی بکات ئەمە قسێکی بەتاڵە وە کار و کردەوەی ئینسان بریتی نییە لە خەلق نییە ئینسان بۆ خۆی ئیشێک دەکا و ئیشە پێی ناوترێ خەلق ئەمما بەنسبەت خوای گەورە بە ئەمری خوا ڕوودەدا ئەوە فەرقی هیچ ڕووداوێک بەبێ ئەمری خوا ڕوونادا و ئەمریش فەرقی هەیە لەگەڵ خەلق بریتێ لە هێنانە ئارای شتێکەوە لە هیچەوە باشە ئەمما جەعەلە لەگەڵ خەلقە فەرقیان هەیە ئەوە ئینسان دەکات جەعەلەیە تەنیا وزە لە جۆرێکەوە دەگۆڕێ بۆ جۆرێکی تر تۆ بەنزین لە سیارەکەت دەکەی و بەنزینە دەبێ بە جوڵە ئێستا ئەو مانای ئەوەیە تۆ کاتێک پێ لە بەنزینی سارەکە دەنووی سارەکەت بە سەریعی لێ دەخوری مانای ئەوەیە کە تۆ سارەکەت جوڵە لە سارەکەتدا دروست کرد تۆ بوویە هۆی ئەوەی کە تۆ جوڵە دروست بکەی نا ئەبەدەن بەڵکو تۆ تەنیا هاتی بەنزینت گۆڕی بۆ جوڵەتەوە و ئەو جوڵەش دەبێتە هۆی دروستبوونی گەرمیە و گەرمی دەگەێتە هەواوە دێتەوە ناو لاشەیەمە و دووبارە دەبێتەوە جوڵەتەوە هیچی ترنا پرۆسەیەکی بەردەوامەوە جەعەلێ تەنیا بریتێ لە جەعەلە نەک خەلەقە بۆیە ئینسان حەقەتەن لە ناو ڕووداودا شتێک نییە بە ناوی خەلقەوە بەڵکو تەنیا گۆڕان هەیە هەر لەسەر ئەو بنەمایەشە وەکو عەقیدە ئێمە دەڵێن چی دەڵێن دروستبوونی گەردوون بریتی بۆ لە چی بریتی نەبوو لە ڕووداو وەکو ڕووداوێکی فیزیایی بەڵکو بە معنای وشە بریتی بۆ لە خەلقی ژەوەیە وەکو بەدیعی تێدا بکرێت داهێنانی تێدا بکرێت بەدیع السەماواتی وەالأرض تۆ و نمونەیەک لەسەرەوە یعنی بە ساتەی ئەگەر سەنگەڵەیەک دەجوڵین سەنگەڵە لە شوێنش کۆ دەیجوڵین بۆ شوێنشکە ئەوە پێی ناوتێ دروستکردن بەڵکو پێی دەوترێت گۆڕان شوێنەکەت گۆڕی تەنیا شوێنەکەت گۆڕی بەهۆی وزەیەکەوە کە لە خۆرەوە یان لە خواردنەوە تۆ دەستت کەوتووە شوێنی سەنگەڵەکەت گۆڕی سەنگەڵەوە یعنی چی یعنی کورسی باشە سەنگەڵە یعنی کورسی عەلا کولین و لەناو پێناسەکەماندا قسەمان لەسەرەوە کرد کە یاساکانی سروش تەنیا ڕووداوی فیزیایی دەهێنە ئاراوە ئێستا یەکەنگاوی تر دەچینە پێشەوە لەو پێناسەیەدا لە باتیەوەی قسە لەسەر خودی یاساکان بکەین ئێستا چینە سەر قسەکردن لەسەر خودی کاریگەریەکەیان و ئەڵێین یاساکانی سروشت یاسا سروشتەکان تەنیا ڕووداوی فیزیایی دەهێنە ئاراوە باشە کە دەڵێن تەنیا ڕووداوی فیزیایی دەهێنە ئاراوە بەس لە هێنانە ئاراوە بریتینیە دووبارە بریتینیە لە دروستکردن و لە حەقیقەتەندا یاساکانی سروشت هیچ شتێک خەلق ناکەن تەنیا گۆڕان لە شتەکاندا دەکەن هەر ئەمەش بانگەشەیەکی بەهێز دژی ئەوانەی کە دەڵێن یاساکان بەسم بۆ دروستکردنی گەردوون هیچ یاسایەکی سروشتی هیچ یاسایەکی سروشتی هیچ دروست ناکە
بەڵکو یاسا سروشتیەکان تەنیا گۆڕان دروست دەکەن گۆڕان دەهێنە ئاراوە نەک دروستیش دەکەن گۆڕان دەهێنە چکە گۆڕان بریتین لە دروستکردن گۆڕان دەهێنە ئاراوە و ئەمەش بەسە بۆ ئەوەی کە بڵین و دژی ئەو بانگەشەیە بۆ وەستینەوە کە بڵین ئەوانەی کە دەڵێن یاساکان بەسم بۆ دروستکردنی گردوون باشە لەبەر ئەوەی بنەمای دروستکردن بریتێ لە دروستبوون لە هیچەوە هیچێکی ڕوت و ئەمەش ڕوونە کە وزە دروست ناکرێ و لە لاو ناچێت کەواتە گونجاو نیە کە یاساکان دژی ڕێساکانی خۆیان بۆستنەوە بۆی کە بێن وزە دروستکن لە هیچەوە لە کاتێکدا یاسای بنچینەیە ئەم گردونەوەی کە وزە لە هیچەوە دروست ناکرێت و لە لاویش ناچێت نە دروست دەکرێت نە ناو دەچێت بۆیە ئەو قسێش بەتاڵ دەبێتەوە لێردا کە دەڵێ یاساکان بەسم بۆ دروستکردن بۆ دروستکردنی گردون و هەروەها لێردا ئەمەش دەڵێن چی وتمان یاساکان بریتین لە چی بریتین لە کۆمەڵێک بنەما بۆچی بۆ دروستکردنی ڕووداوەکان یاساکان تەنیا چنە تەنیا پاڵنەری ڕووداوە فیزیاییەکانن و کاتێک دەڵێن ڕووداوی فیزیایی برایانم مەبەست پێی بریتێ لەو ڕووداوانەی لە چوارچەوەی فیزیادا ڕوودەدەن بۆ نە پاسکیرێک لە ناوەڕاستی شەقامێک لە خۆ بێتە ئاراوە بریتین لە ڕووداوێک فیزیایی باشە خۆیەوە پاسکیلێک بێتە ئاراوە ئەو بریتینیە لە ڕووداوێکی فیزیایی و یان بۆم لە کەسێک بڵێ قرژێک لە ناو لە عەدەبخانە قرجێک لە تەوالێت کەسێک خواردی قرژێک کەسێکی خوا لە تەوالێتدا ڕێکی ناچە فیزیاییان بۆیە یاساکانی سروش تەنیا ڕووداوی فیزیایی دەهێنە ئاراوە جا لێرەدا پرسیارێکی زۆر عجایب دێتە ئاراوە پرسیارێک کە جێگەی خۆیەتی پرسیار بکرێت لەسەری باشە بۆیە لێردا پرسیارێک دێتە ئاراوە ئیش بریتێ لە چی ئایا معجیزە ڕووداوێکی فیزیایە ئەگەر نا ئایا خوا دەرەچێت لەو یاسانێکە خۆی دایناون پرسیارێکی جوانە ولا هەمبەر وەڵامەشدا دەڵێن حقەتەن سیرکەم موضوعی ئیعجاز موضوعی معجیزە برانم والله ئەعلەم بەڵام ئەو تێگەشتنی خۆمە لەسەر بابەتەکەوە دەکرێت غەڵەت ببن بەسادەی دەڵم معجیزەش بریتین لە ڕووداوی فیزیایی لە ڕووداوی فیزیایی و تەنیا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە کاتی معجیزەدا کۆمەڵێک یاسای تر بەکاردێنن لەو یاسانە کە پەیڕەوی لەم لا ئەم گردونەدا هەنەوە ئێمە تیان ناگەین ئەو یاسانە تێناگەین هیچی ترنا وەخوای گەورە لە کاتی معجیزەدا هیچ یاسایەک ناشکێنێت بەڵکو یاسا سروشتیەکان هەر پارێزراون و لە ڕێگەی یاسا سروشتیەکانەوە خوای گەورە معجیزە دەکات ئیدی ئەمە چۆنە والله ئەعلەم بەڵام ئەوەندە پوخت و نەخدەوەی کە معجیزە ڕووداوی فیزیاییە بڵێ لاوانەیەکێک لەو نمونانە بۆتان بێنمەوە کە بڵێن لاوانەیەکێک لەو ڕووداوە بۆتان بێنمەوە یەکێک لەوانە بۆنە دارەکەی موسا چۆن دارێک دەبێ بە مال چۆن فیزیایە ڕێتێچێ بەڵە فیزیاییان ڕێتێچێ ئەو شتە ئێمە شتێکمانەیە بەنای کوانتم ئینفۆرمیشنەوە کە پێمان دەڵێ هەموو شتێک دەکرێت لە شتێکی ترەوە بێت نەخت تا سادە بۆیە معجیزەش ڕووداوی فیزیاییە جاخوای گەورە سلامەتتان کا و خوای گەورە لێتان ڕازی بێ و خوای گەورە سەربەزی دنیا و قیامەتتان بکە ئەم بابەتە لێرە کۆتایی پێدێنین و ئینشاءالله لە داهاتوو دەچینە سەر تێڕوانینی مادیگەرایی ستیڤن هۆکینگ لەسەر ئەم بابەتە وە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین و چەند مەوزوعێکی تر دێتە پێشێک کە یەکێک لەوانە پرسە ئەخلاقیەکانن و پرسیەوەی کە ئایا یاساکانی سروشت نەگۆڕن ناشکێندرێن دووسێ بابەتی تر لەم بابەتە و ئینشاءالله لە دەرسی داهاتوودا بە تەواوەتی کۆتایی بە بەشی یەکەم دەهێنین ئینشاءالله بەویستی خوای گەورە سێرێکی و پرسیارانە دەکەم کە و برانە کردویانە ئینشاءالله وەیدی دوایەوە کۆتایی پێدێنین کاکە شوان دەفەرمێ سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته کاکە دیدار ئیسماعیل خوای گەورە سلامت کە کاکە دانا وعلیکم السلام وفيكم كاكا ديدار گیان کاکە زانکۆ سڵاوی خوای گەورە لێ برا گەورەکە خوا پادارتکە کاکە بەڵێن خوا لێت ڕازی بە قوربان گیان کاکە لازم خوای گەورە لێت ڕازی بێ قوربان گیان کاکە بێڤەند خوای گەورە پادارت کە کاکڕەوەس دەفەرمەی دەست خۆش براکەم سەرکەوتی و خوای گەورە لێت ڕازی بێ کاکە بیلال هەندێک دەڵێن گردون تەمەنی زیاد لە 20 ملیار ساڵە نە قوربان ئەو شتە ڕێی تێناچێت لەبەرەوەی بنەما هەیە ئێمە دیارتەی دۆبلەرمان هەیە کە تەنانەت لە فیزیای پۆلی 12دا ئەم بابەتە دەخوێندرێ
کە دیاردەی دۆبلەر هەم بۆ دەنگ و هەم بۆ ڕەنگیش بەکاردەهێنرێ لە ڕێگەی دیاردەی دۆبلەرەوە و کۆمەڵک بابەت و بنەمای ترەوە یعنی کە ئێستا حقەتەن شوێنەوە نیە باسی بکەین وەری دوور و درێژ دەبێتەوە ڕێی تێچێ و بنەما هەیە کە بۆ ئەوەی دیاری بکەین کە تەمەنی گردردون چەندە حقەتەن زۆر بە زۆر شتەکە سادەشە لە ڕێگەی ساکانی هابڵەوە دیاری دەکرێت کاک بلا هەندێک داڵن ئەلکترۆن پرۆتۆن وە من چونکە ناتوانرێت ببینە بۆیە گەرچی لە زانزە جیان بێتەوە بەڵام شتێکی وهمیە نەخێرا بەدەن پرۆتۆن و ئەلکترۆن ئابەدەن وەهم نییە شاشەی کۆمپیوتەرەکەت شاشەی موبایلەکەت بەڕێ لە بەهۆی ئەلکترۆنەکانەوەیش دەکات و ئەگە پرۆتۆن و ئەلکترۆن وەهم بێت چۆن ئەم ئەتۆم و ئەم چەکە بەهێزانی لێ دروست دەکرێت بە قسەی بێبنەمایە قوربانگیان ئەو برا بە ڕێزەمان دەفەرمێ کاکە بیلال ئەگەر بزانی هیچ کتێبێک هەیە کە بە باشی باز لە نەگۆڕە فیزیایەکان بکە کە بە ڕێ کۆپێکی دیزین کراون وەگەر هەڵەیەکی بچووکیان تێدا بە ئەوە ژیان بوونی نەدەبوو قوربانگیان کتاب هەنا دووسێ کتاب هەنا کە ئینشاءڵڵا بۆ بزانام دەتوانم دواتر ئینشاءڵڵا قسە لەسەر بکەین و دایدەنین و حقەتەن لەم کتابە دەگەینە ئەو باسانە دەگەینە ئەو پرسە وە قسەیان لەسەر دەکەین ئینشاءڵڵا و کتابەکانی میچۆل کاکو و کتابی براینگرین و کتابی ویلیام لین کریکش ئەم سێ کتابە تیدا باسکراون و ئەم قسانیان لەسەر لە گۆڕە گردردونیەکان کردووە بۆەوەی کە چۆن لە سەرەتای دروستبوونی گردوندا ئەگەر بهاتە گردون خێراتر هێواشتر با دەبەوەی تێکدانی گردون یان وەکەوەی کە بڕی مادە وزەی مادە لەگەڵ دژە مادە ئەگە زیاد و کەمیەکیان هەبا جیاوازیەکان هەبا و گردون دروست نەدەبوو یان دایان مۆزوعی تر لەو بابەتە هەنا وە قسەیان لەسەر دەکرێت وەشتی عەجایی من وەشتی زۆر سەرسامکەرن بەڕاستی و هەندێک لە فیزیازانەکاندا لەسەر ئەو بابەتە ڕەت دەدەنەوە بە مۆزوعی فرەگەردوونی بەوەی کە دەڵێن بۆ نمونەگە تۆ مەیمون بۆن بێ کۆتا مەیمون بێنی مەیمون بێ کۆتا مەیمون باشە ئەو مەیمونانە هەمویان دانی لەسەر کۆمپیوتەرێک باشە لە دەرئەنجامدا ئەگەریەوە هەیە مەیمونێک بێت و شعرێکی زۆر بەمانات بۆ بنووسێ باش بە هەماشش دڵ لەبەرەوەی گردونونەکان بێ کۆتانە بێ کۆتا گردونمانەیە بۆیە گەری ڕێی چێکە گردونێکی هاوشێ و گردونەی ئێمە دروست ببێ بەڵام ستیڤنۆکینگ غیری ستیڤنۆکینگ چەندین زانایتر دژاتی و بابەتیان کە دۆستی بنۆکن کۆتا بابەتەکانی خۆی کۆتا پەیپەری خۆی لەسەرەوە بکە بێ کۆتا گردون ڕێی تێناچێت ئەبەدەن ڕێی تێناچێت بۆیە ئەو مەوزوعی بابەتە ئینشاءڵڵا زیاتر قسەیەسە دەکەینە داهاتوودا و مەوزوعێکی خۆش و بە چێژە مامۆستا سیروان خوای گەورە سلامەت کە مامۆستاگیان خوای گەورە بتپارێزێت و چاوت باز دەکەم مامۆستاگیان ئەسما خاتون ئەسما خوای گەورە سلامەت کە لایڤی داهاتووت کێیە تا ئاگادار بێ قوربانگیان عامەتەن هەموو هەفتێک لایڤێک دەکەینەوە ئینشاءڵڵا ئەگەر هەبێ عامەتەن دووشەممە یان یەکشەممە یان دووشەممە و کاتانە دەکرێتەوە حقەتەن خوای گەورە سلامەتتان کە خوای گەورە بتان پارێزێت خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کەەوە داواکار نەخوای گەورە یارمەتیماندا و بەردەوامیان پێ بەخشێ و ئینشاءڵڵا لەسەر وەڵامدانەوەی مولحیدەکان بابەتمان دەوێت ئینشاءڵڵا لەمە دووە خوای گەورە سەهلی کا بۆمان و دوعای خێرمان بۆ بکەن و ڕێز و حرمەتان هەیە. سلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکات.